الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام إخوائي قولتان لبي السلام عليكم ورحمة الله وبركاته. باسی ئەو کەسانە ئەکەین کۆمەڵێ خەڵکن لە قیامەتە و لە بەهەشتا بالذات خوای گەورە کۆشکیان ئەداتێ. کۆشکەکانی بەهەشت زۆر جیاوازە، هیچ کۆشکێک و هیچ تەلارێکی دنیا ناگاتە کۆشکی بەهەشت، چونکە کۆشکی بەهەشت مواسەفاتە، ئەو مواسەفاتەی لەوێ هەیە لێرە نییە. ئینسان هەوڵدا کۆشکەکانی لە بەهەشتا زۆر بێ باشە. ئێستا ئێمە تەقریبەن حەوت هەشتێ وا بزانم دەدانەیە باز دەکەین لە خزمەتی جەنابتانە. ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە و ئەفەرمێ هەر کەسێ ئەمانە بکا خوای گەورە کۆشکەکانی بەهەشتی بۆ زیادەکا یان بۆی داهەنە. کۆشکەکانی بەهەشت مواسەفاتی وایە، نە قوڕە، نە بلۆکە، نە چیمەنتۆیە، ئەمانە نییە، بەڵکو خشتێکی لە ئاڵتوونە، خشتێکی لە زیوە، بەینەکەشی مسکە. چکە بۆی ئەڵێم شتی وا لە دنیادا نییە، تویسە بینایەک نییە تۆ لە چی لە ئاڵتوون لە زیو لە میسک کە بیناکە سازکرابێ یان ئامادەکرابێ بۆ تۆ. ئەمجا مواسەفاتی تری ئەم کۆشکانە کە چوویتە ژوورەوە هەموو دنیا ئەبینی، بەڵام کەس لە دەرەوە تۆ نابینی. دیوارش نییە تا بڵێ گشتی وەک شوشە وایە، بەڵام کەس نایبینی. ئیتر ئەمجا ئەم کۆشکەی تۆیە چوار کانی بڵێن، کانی پێڵێ چێڵێ بەژێر کۆشکەکەی تو ئاڕوا، ئەنی بەژێر کۆشکەکەی تو ئاڕوا ئەتوانی لێیشی بخۆی. یەکێ لەوانە چییە؟ یەکێ لەوانە کە چییە؟ کە شیرە، یەکێ لەوانە هەنگوێنە، یەکێ لەوانە عارەخە، یەکێ لەوانە هینە وەک ئاوە و یان دۆیشی پێڵێن. ئەمەیە ئەم چوارەیە. ئەمانە ڕقابەی لەسەر نییە، یعنی چەندێ بخۆی چەندێ نەخۆی، چەندێ لەو جۆگە ئاوە بە جۆگا ئەڕوا، بە بۆڕی نییە، ئەڕات بە ناو کۆشکەکانە. ئیتر خوای گەورە ئەمەی داناوە چەندێکی لێ خۆی بە چەندێکی لە ناخۆی، لەبەردەستایە خوای گەورە ئەمە بۆ ئەهلی بەهەشت داناوە. یەکێ لەوانە ئیماندارانی خۆشەویست، چکە ئەمانە دەستی پێوە بگرە باشە هەتا پێدە، چونکە ئاسانە، زۆری نێ، ئاسانە. ئینسان عەزیمەتی هەبێ شتێکی چاک. یەکێ لەوانە ئەو کەسانن کە بەردەوام ئەم سونەتە ئەکەن. یەکێ لە سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیە کە 12 ڕکات دەکەن لە شەو ڕۆژێکە. 12 ڕکات سونەتەکانە، ئەوانەی کە چییە؟ سونەت موئەکەدە دەیکەن، غەیرە موئەکەدەمان هەیە، موئەکەدەمانش هەیە. لێ حەدیسەدا ئەڵێ 12، حەدیسێ ترمانیشەیە ئەڵێ 10. دوو حەدیسمان بۆ هاتووە هەردووگی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ما من عبد مسلم يصلي لله كل يوم 12 ركعة تطوعا من غير فريضة إلا بنى الله له بيتا في الجنة. يعني حديثك ترى عليه 10 کە هاتووە، واتە لە 24 ساعت لەگەڵ 5 نوێژەکە تۆ چی بکەی؟ 12 ڕکات نوێژ بکەی سونەت. دووی بەیانی لەگەڵ مابن، دووی بەیانی، چواری نیوەڕۆ پێش، ئەمە چەند؟ ئەمە 6. دووی دوای نیمەڕۆ، ئەمە 8. عەسر نیمانە، دووی دوای مەغریب 10، دووی دوای عیشا، ئەمە 12. ئەیدەکە کامەیە؟ هەر وەک ئەمەیە، بەڵام پێشی نیمەڕۆ بکە 2، پێشی نیمەڕۆ بکە 2 لەگەڵ دوای نیمەڕۆ بکە 2، تەواو ئەبێتە 10. کەواتە هەردوو حەدیسەکەیە. ئەمانە موئەکەدەن. غەیرە موئەکەدەکانیش ئەوەیە، غەیرەوە پێشی عەسر، پێشی مەغریب، پێشی عیشا. ئەمانەیە جارجار بیکە، جارجارش مەیکە. ئەو جارجارە کە مەیکە هەڵیگرە بۆ ئەو کاتەی کە ناگەی پیا، حەساب وا بکە لە مێشکی خۆت، یعنی تو کشت ڕۆژە ئامادە نابی. غەیرە موئەکەدەیە. پێغەمبەری خوا لێیان پرسی وتی ئەتوانن بیکەن، جارجار بیکەن، جارجارش مەیکەن. ئەوەیە باسمان لە چییە؟ لە سونەتەکانە کە موئەکەدەیە.
یعنی ئەمە یەکێکە لەوانە کۆشکت زیادەکە لە باشدا ئینسان بیکە. دووەمیان دروستکردنی مزگەوت، ئەو شێکێکی ترە خوای گەورە لە مقابلی دروستکردنی ماڵی خوا کۆشێکت بە دروستەکە. ئیتر مزگەوتەکە گەورە بێ بچوو بێ کێشە نییە، گرنگەوەیە تۆ دەستت لەو خێرا بێ، یعنی دەستت لە خێرەکەشا بێ هەر چییە هەر ئەوەت بەرەکەوێ ئینشاءالله تعالی. چونکە بە گوێرەی ئەندازەیە لە حەدیثێکی تردا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من بنى لله مسجدا يذكر الله فيه بنى الله عز وجل له بيتا في الجنة. واتە هەر کەسێ ماڵێ دروستکا بۆی خەڵک یاد و ذکری ئەڵڵا بکاتیایە کەچی بکە خوای گەورە ماڵێک و قەسرێکی بۆ دروستەکە لە باشتە. ئەمجا لەو حەدیثە شاودێتی هەر کەسێ مزگەوتێ دروست بکە لەبەر خاتری خوا. بەڵام ئەوەی لێنایی ئەوەی چی بێ خۆمانڵی کۆترێ شتێکە لانەکەی چەندێ بچووکە بە گیاندازەی ئەوەش بێ ئیلا چی خوای گەورە ماڵێکی بۆ دروست دەکە. یعنی تۆ شەرت نییە مزگەوتێکی ئیلا گەورە بکەیت بەردەنوێژێ بکەیت بەرەو حەدیثەکەوی بەردەنوێژێ چی بۆ دەرەوە خەڵکە چێ بۆ سەیران هەوڵدە لەو شوێنە بەردەنوێژێ دروستکە 2 مەتر دروستکە خەڵک نوێژکە شوێنە دروستکە لە یعنی سەرەکەی لە هەر شوێنێکا بێ لە دایرەیەکایە لە بۆ نمونە خەستەخانەیەکایە مصەلایە دروستەکەی بۆ کۆمەڵێ ماڵ یعنی 2 غورفەیە بەس دەوریە دەیت و بەس بۆ نوێژە فەرزەکە. ئەمە گشتی بەر ئەو حەدیثە ئەکەوێت کە پێغەمبەریانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر خاتر ڕەزامەندی خوا بیکە طبعاً و عیبادەتی خواشی تیا بکە. سێهەمیان ئیمانداران نوێژی چێشتەنگاو، ئەمش هەر ئاسانە ئیمانداران، ئەمش چێشتەنگاو کە لە سەعاتی تر خۆر هەڵدێ لە دوایەوە کە ئینسان ئەو سنەتەی کەچی لە دەست نەدا من صلى الضحى نوێژی ضحای پێڵێن 4 وقبل أو أولى أي الظهر يعني باني قصدي 4 بنى له بيتا في الجنة. يعني شعر قاعد بكا الحديث كي تدعى فرمي من الأوابين كواتا شعر قاعد بكي تشتنقاو أم سنة قورية جيب كي خواهي قورة تشيت بيدا كوشكي كي ترد بدرز دكا لقل عمجدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بە ئەصحابیان ئەبێ هەر مرۆڤێک ڕۆژانە 360 چاکە بکە. هەموو ڕۆژێ لەسەر من و تۆیە ئەبێ 360 چاکە بکە. ئەوانش وتیان ئەی پێغەمبەری خوا چۆن مرۆڤ بەتوانێ هەموو ڕۆژ ئەمە بکە؟ خورس وتی دەی با پێتان بڵێم ئاسانە، چونکە بۆ جومگەی گیانمان وایە بە ئەندازەی جومگەی گیانمان ئەبێت تۆ چی بکەی کە خێر و پاداشتەکەی بدەی حەقەکە و مافەکەی بدەیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کە 2 ڕکعاتی چێشتەنگاو بکەی وەکەوەیە ئەوە نەخێرت کردووە 360 خێرت کردووە، 4ەکە بکەی باشترە. ئەنی هەوڵدە ئەم سونەتە لە دەستت نەچێت، سونەتێکی گەورەیە پیرۆزە، یعنی 360 خێرت بەرەکەوێ. پاشانش هێچی قەسرێکت بۆ دروست دەکرێت لای خوای پەروەردگار. 4ەمیان ئیمانداران خاوەنی ڕەوشتی جوان و ئەوانەیشی دەمەقاڵێ ناکەن. ئەم دوانە واتە ڕەوشتی جوان بێ. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام 3 شتی وت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم أنا زعيم ببيتي في ربط الجنة لمن ترك المراء وإن كان محقا. واتە تۆ چی بکە ئەگەر لەسەر حەقش بووی مجادلە بوو ئەڵێ تەرکیکە لەبەر ڕەزامەندی ئەڵڵای گیان ئەوە چییە کە خۆی پەروەردگار ئەوەی ئەداتێ کوشێکی بۆ دروست دەکات. ئەوەیشی کە واز بێنێ بەیتەن فی وەسەط الجەنە ناوڕاستی کەچی بەهشت خوای گەورە بۆی دروست دەکات. و لە حەدیثەکە فەرمێ هەر کەسێکش وبيتا في وسط الجنة لمن ترك الكذب درۆ دوو لە ڕوو جەنابتان ترکە ئەگەر بەگاڵتەش بێ لە ناوڕاستی باشدا بۆی قسەیەکی بۆکە. سێمیان شەوەیە ئەوەی ئەخلاق ڕۆیشتی جوان بێ ئەعلى الجەنە قسەیەکی بۆ دروست دەکات. واتە لە پێش لە ناوڕاست لەسەرەوە هەر سێکی چییە بێ هەر سێکی قەسرت بۆ دروست دەکات کە پێغەمبەری خوا کە مجادلە نەکەی وازبێری دوو لە ڕوو جەنابتان لە قسەی
بەتاڵ بێئەدەبی نەبێ درۆکردن شتی ئەگە بەگاڵتەش بێ سێمیانش ڕەوشتە جوان بێ ئەم سیانە سێکێگرێتەوە لەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. یەکێکی تر لەوانە ئیماندارانی خۆشەویست ئەو کەسانی کە منداڵیان دەمرێت و ئارام دەگرێت. مناڵێکی ئەمرێ وەفاتەکە باوکو و دایک سەبری لەسەر ئەگرێ ئەم کەسەش چییە؟ ئەم کەسەش خوای گەورە ماڵێکی بۆ دروستەکە چونکە ئینسان لێ قەوما عند صدمة الأولى وەک پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەلام لە یەکەم سەدمە یەکەم لەحظە کە خەوەرەکەت پێڵێن بزان تۆ چێڵێ ئەو خوشانە یەکسەر تۆمارەکرێ مەلایکە تۆمارێکە خوای گەورە مەلایکەی ناردووە هەر بەڵاو موسیبەتێک دێتە سەر هەموو موسڵمانێکە خوای گەورە مەلایکە ئەنێرێ ئەڵێ بڕۆ بزان عەبدەکەم یەکەم قسەی چییە سوپاس مەکە یان ناشکوری مەکە. ئەگەر سوپاست کرد لە یەکەم قسە چونکە ئینسان کۆنتڕۆڵی لای خۆی نامێنێت چکە تووڕەیە سێرەکەی لەو حاڵەتە هەندێ لە قسەی ناشیاوەکە مەلایکەکان شایەتی ئەدەن لەسەر ئەگەر سەبرت کرد و ئارامت گرت خوای گەورە ئەفەرمێ بە مەلایکەکان چی بکەن؟ ماذا قال عەبدی بەندەکەم چی وت؟ خوای گەورە فەرمێ قال چی؟ حەمەدوک واتە حەمد و سوپاسی تۆی کرد. ئەمجا خوای گەورە فەرمێ دەی ماڵێکی بۆ دروستکەن لە بەهەشتا ناوی بنن ماڵی حەمد قەسرێکی یعنی بۆ دروستکەن لەبەرەوەی ئەم باوکو دایکەیان ئەمەی کە کەسێکی ڕۆیان قەومێیان قزمێ کە بە خاوەنی کردووە ئەمش کۆشتێکی بەرەکەوێ ئەو کەسانی کە قسەی جوان دەکەن و خواردن دەدەن بە هەژاران ئەمەش دەکرێتەوە ئەوانەی کە قسەی جوان دەکەن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە بەهەشتا خانیەکە چەند یعنی خانی زۆر هەیە ئەفەرمێ کە دەرەوە وە بکە باسمان کە دەرەوە ئەبینی بەڵام دەرەوە ناو نابینێتەوە. ئەمانە بۆ چیان وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی ئەمانە بۆ ئەوەیە کە وشەی جوان ئەڵێن وإطعام الطعام وإيدام الصيام والصلوا بالليل والناس نيام شەو نوێژی دەکەن ئەمە سیفاتەکانیانە واتە وشەی جوان نانەدەنە هەژار و لێ قەومەوە فەقیر خەڵکە بن داوەتێکن و ڕۆژوو دەگرن بۆ شەوانش کاتێک خەڵخەوت و شەو نوێژی دەکەن ئەمانە سیفەتن. ئەم سیفەتە جوانانە هەرکانی جێبەجێ بکەی تۆ بەری ئەو خستە دەکەی چونکە زۆر جارە بێ ئینسان ئەو سیفەتە جوانانەی کە پێغەمبەری خوا باسی کردووە زۆر دەستی پێوە بگرین. یەکێکی تر لەوانە ئیمانداران باوەڕ ئەوانەی کە کۆچیان کردووە لە مەکە بۆ مەدینە لە پێناوی ئیسلامدا. یەکێکی تر لەوانە چونکە بە پەلەی ڕۆم چونکە کاتەکەمان دەخێ دوانمان ماوە سورەتی ئیخلاس پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت 10 جار بیخوێنێ 10 جار سورەتی ئیخلاس 10 جار من قرأ قل هو الله أحد 10 مرات بنى الله له بيتا في الجنة. هەر کەسێ 10 جار ئەم زیکرە ئەم سورەتە مبارەکە بخوێنێ ئەو کاتە چێبێ خوای گەورە ماڵێکی بۆ دروست دەکات. سەردانی موسڵمانان و نەخۆش بە تایبەت سەردانی نەخۆش بەری ئەو قەسرە دەکەوی تۆش بێجگە لە ئەوەی کە بەیانیان ێواران 7,000 مەلایکە دوعای خێرە بۆ باسی ئێوە ناکی بەڵام هەر کەسێ من عاد مەریضا ئەو زار ئەخا یان چوو وەلای کەسێک لە بەڕەزامەندی نەک نەخۆشە یان سەردانی بۆ نمونە سەردانی کەسێک کا لە بەڕەزامەندی خۆ ئەمە چییە؟ خوای گەورە پێڵێ بە مەلایکان کە چی ماڵێک دروست بکە بۆ ئەم عەبدەکەم کە ئەمەی کردووە. کۆتاییمان دەیەم پڕکردنەوە بۆشایی لێنەوەی ڕیزی نوێژی جەماعەتەکان ئەوەش فرسەتێکە کە دیتە ژوورەوە سێرەکەی لە ڕزەکە شوێنەیە بەتاڵە بڕۆ پڕی کەرەوە خوای گەورە قەسرێکی بۆ بنووسە ئەو شێکێکە لەوانە یعنی هەر کەسێ بێتە مایەی پڕکردنەوەی ڕیزێک تاکی لێبێ ئەوە قەسرێکت بۆ خۆت ئەو ڕۆژەم سۆدر کردووە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک ڕزێکی موسڵمانانی پڕ کردەوە خەلەلێکە بوو لە ڕزەکانە ئەم هات پڕی کردەوە ئەو کاتە ئەو سونەتت بەرەکەوێت. یعنی تۆ لە بەردەم تا کەسێ دەرچوو لە ڕزەکە نەخۆش بوو کەوت چوو دەستنوێی شوشت شۆرد چیەکەی تو هەنگاوێتیتە پێشەوە ئەو براکەی تر هەنگاوێ ئەوش دێ یعنی خێرەکە بەرگشتانەکەوێت ئاسایی 2 هەنگاو 3 هەنگاو کێشە نییە
ئەو ڕزە پڕەکەیتەوە. ئەمش بەرێکەوەی خی گەورە بمان کاتە خاوەنی خسرەکانی باشتر ئینشاءالله تعالی و لە بەهەشتا ماڵی چاک و باش بکاتە نصیبی هەموومان و بە بەهەشت داخڵمان بکە و لە ئاگری دۆزەخ دوورمان بکاتەوە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.